دەستگای خێرخوازی بەخشین بە هاوکاری خێرخوازان لە ڕانیا پێداویستی و جلوبەرگی قوتابخانەیان بەسەر زیاتر لە 110 منداڵی بێباوک و کەم دەرامەتدا دابەش کرد. هاوکات لە نووسینگەی حاجیاوای بەخشینیش جلوبەرگی قوتابخانە بەسەر بێباوکان و کەم دەرامەتان دابەش کران. ئێمە وەکو دەستگای خێرخوازی بەخشین نووسینگەی ڕانیا ئەمڕۆ هەستاین بە دابەشکردنی موچەی مانگی نۆ هاوکات دوای ئەوەی کە موچەکەمان دابەش کرد هاتین جلوبەرگی قوتابخانەمان بۆ منداڵانی بێباوەکری کە لەلایەن کاک عەبدولستار مەجیدەوە دابین کرا و پارەکەی سوپاس دەکەین خوای گەورە پاداش داتوانێت کە ئەمڕۆ منداڵانی بێباوەکە لە نووسینگەی ڕانی دەستگای خێرخوازی بەخشین زیاتر لە 110 منداڵ سودمەند بوو لەو وەرگرتنی جلوبەرگی قوتابخانە. دیارە ئێمە وەکو دەستگای خێرخوازی بەخشین وەکو نووسینگەی حاجیەوە لەگەڵ هاتنی وەرزی خوێندن و کردنەوەی دەرگای قوتابخانەکان ئێمە وەکو نووسینگەی بەخشین لە حاجیەوە وەکو سەرجەم نووسینگە و نوێنەرەکانی دەستگای خێرخوازی بەخشین ئەمڕۆ هەستاین بە دابەشکردنی موچەی مناڵانی بێباوک لەگەڵ ئەوەشدا پۆشاک و پێداویستی جلوبەرگ و پێداویستی قوتابخانەمان بۆ مناڵانی بێباوک دابین کرد. لێرەوە سپاسی هەموو خێرخوازانە دەکەین کە هەمیشە دڵی ئێمە و دڵی مناڵانی بێباوک خۆش دەکەن لە هەر کات و ساتێکدا کە زۆر بەشی بێ موچە و بێ داهات و سەرچاوە بوو بۆیە بە پێویستمان زانی لەو کات و ساتێک ئێستادا بەسەریان بکەینەوە. کە سوکاری منداڵانی بێباوک و هاوڵاتیان سوپاسی دەستگای خێرخوازی بەخشین و خێرخوازان دەکەن کە ئەرکی سەرشانیان سوک کردوون و دڵی منداڵەکانیشیان با دابینکردنی جلوبەرگی قوتابخانە خۆش کردووە. تا دەستخۆشی لە بەرنامەی بەخشین دەکەین کە هەستان بەو خێرە گەورە ئەوە سەرەتای ساڵە کە منداڵەکانمان دەچنە بۆ قوتابخانە هەستاوان بە جلوبەرگی قوتابخانە و بە جانتای مەکتەب دەستخۆشیان لە دەکەین موچەشیان پێداین خوا خێریان بنووسێ خوای گەورە پاداشتی بە خێریان داتەوە خوای گەورە نمونیان هەر زۆر کە ئینشاءالله دەستخۆشتان لێ دەکەین بۆ چرک و بەرێک بۆ کەرەم دامەتان بۆ ئەو مناڵە بێباوکانە زۆر باشن بۆیان تۆزێک لە بۆ خۆ دەزانێ ساوە عەزی وڵاتی هەر باش نییە دەستان خۆش بێ خوا خێرتان بنووسێ بۆ مناڵە بێباوکانە. دەستی ئەو کەسان خۆش بێکەوە کۆمەک و خێرخوازەکانیان دەدەنە دەستگای بەخشین خوای گەورە لە هەموو لایەک ڕازی بین ئینشاءالله. بەڕاستی کارێکی گەورە و گرنگ و جوانە کە لەم سەردەمی قەیرانی و بێموچەییدا دەستگای بەخشین هەڵساوە بەوەی کەوە بۆ کەسانێکەوە کەم دەرامەت و بۆ کەسانێکەوە هەتیون ئیدی پێداویستی مەکتەبیان بۆ دابین دەکات بە تایبەتی جلوبەرگ. لەگەڵ دواکەوتنی چەند مانگێکی موچەی فەرمانبەران و خراپی ژیان و گوزەرانی خەڵک دەستگای خێرخوازی بەخشین لە ڕانیە و حاجیاوە جگا لا دابەشکردنی جلوبەرگی قوتابخانە موچەی مانگی نۆ و شیرینیشی بەسەر منداڵانی بێباوک و کەم دەرامەتدا دابەش کرد. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام دەڤەری ڕاپەڕێ.